کوی سیروان بەرێ گەیشتی ئیش بەرێ گەیشتمە دەوامیان گەیشتمە دایرێ باشە پێم بڵێ ئەوڕۆ چی لەبیر کرد هیچم لەبیر نەکرد یا توژمانە هیچم لەبیر نەکرد لەخوا دەوێشتەچی لەبیر کەم چ لەبیر کردی یا چ لەبیر نەکردی لۆ پێ دەکەنی پێ هەتا تۆ تاکیدتری من زیاتر پێکەنینم دێ بە وەزعەکەم تاکیدم هیچم لەبیر نەکرد ئەو تۆ موبایل سوی هەموو شتێکم بڵێ تاکیدی تاکیدم ئادەی تاکیدم وەڵای لە بە قایشەکەت پێ دەکەنمە چی سەیری دەکەم پێکەنینم دێ چ؟ قایش باشە کا قایش ئەمە قایش ئەرە هۆڵا خایش لەبیر کردووە باشە تەواو هەبرێ پیر بوو هەبرێ پیر بووی بەخوای پیر بووی سیروان پیر لە دەست دەرچووی باش ئەو جوکانە تۆ تەناو خەساری هەدەردە ئوتر کردبا ئەوتی هەموو تەڕسڕ بوو ورە کاکە دەوا زۆر ئاتاربین لە ڕاوی خۆ پێغەمبەر وەڵڵای ئێستا مدیر بێتم بە قورئان ئایامان دەبا ئەم باشە دوێنێ بە تو نەگۆڵۆفانەدا هێشتا تەواو نەکردی ها وەڵڵا پێسا بێ حەل لەبیریشی دمە ئەخی قینە ئەوڕۆ شتی ئەوڕۆ سبەی لە لەبیری دەبینێ ئەو مێشکی وە زۆڵە مەجبوڵە لە تێداک وەڵڵا وێوە بەس کورە هەلە بۆ زەمیری خۆمان لە بۆ مرتاعبوونی خۆمان تەواوی کا باش مارۆ چادەکە بێتی و وڵڵای گەمە چ خۆشەوە ها ئەوە گۆچێنی تۆ سەرێ کابینەوە سەری ناو دیگەرە کاکەوادێ دەم وڵڵا ئۆتانە سلام عليكم السلام ورحمة الله ليش بداية تلفون الخمر بڕۆ بەلای ئیشتەوە داماوەکە من نەبم چی دەکەی ها سیروان ئەوە منت نەما ڕۆژە قایشە ڕۆژێک سویچە یەک هەفتە سویچی بزر کرد ئاخر پیا و تۆ بڵێ مێشکل لەکوێ بێ وڵڵا پیر بووە پیرە و پیاوە هیچ عیلاجی نیە دەبێ بێ بە مەلای دکتورێک بوو هەیە تاو کەڵکی نەما سیروان چی فەوتە بەخێر بێ مدیر بەخێر بێ مدیر باشی تا کرد والله ئەوا خەریکە ئەوا خلاص بوو ئەندە ئێستا خلاص دەبێت دەستە باس بە جێ خۆمەستا کورە کاکە دەست خۆ جێتونی ئەوە جێ جۆسە جێ دەرێکی لۆ ناسی ئەمە ناس و کاکە ئەوە جێوی خۆرە جێوی ئیش دەکەم مارۆ بەم شتەکانی پێدەنم دەستە قیت بۆ دەی دەستی کاکە یعنی ئەوە حساب دەکەنەوە ئەمە مدیریش نیمە بۆ براترات چکە حساب براترات دەکەم برام دەستە یعنی مدیراتی وا دەبێت ئەم مۆزەفی منە ئەم مدیرم ڕاستە برادری یەکتری بەس ئەو شتانە هەندێک نایبێت برایە داسا تو جێ بکە ئەوە ئاخەرێکی شەمە کاکە کورە خۆرە جێوی لە جێوی نییە کاچی من دەستە کاکی دەستە برایە دەستە ئەم شتەکە وەرە ناخۆش مەکە ما ئەسکە وەرە جێ من مدیر نایەن بێ نایەن جێ قەیا خێناوە من ئاخەرێکی شەمە ئەو لۆ نایە خەیرە کورە دیزە قاچی نەبەستە بس صعوبتي بقى كاش صعوبتي لقى نخس صعوبتي لقى مكة برايم كنا تو ما قلت صار بزارة بقايش دي وتسيو لا انا قايش ملا قدام فقير شديد قلت فقير قلنا علي بقايش خويك بسهل اللي قبياك او تقول لما انا نقول حمام ثاني لو حمام مالي كاك بلد هو تدري انه غسال اللولة لوها لولي لولته اللي يكون خزام لا غسالش هذا يكون همش انه غساله وانا انا تر ودينا لا ده ترش صر ما تاكيش من خسر ما تر بالقران برايم خداك جنبو وقوم تاكش قلت جني بينا باش جني بينا اهمال لا كريجني والله بيش باش بيش دات بتشكم دادينا استاك اوشكش ما كره برا خطاي سو ما قلت ما بحصي وجه دي دو عملوا مشكله بنيه لما راه حرت درم له حاضر ومن فريدين مشكله ما نبزت مشكله والله من هيز دانا هذا ولا بقرا اود بك بقرا بيربو اود بك بياك ولا بقرا اود بك كل والله مشكل تقريبا قرعه كل كاك اسمنا لهم كايماخ نو هانجين هيركا ماس هم له عازي ذكري بياوكا حسنا انا كيف اون دلا سمنا يعني اشتكالت خذ حازمنا خيزات انت حازمك اري والله دبي حاضرك كاغا مرتو مشكله ماني بابا مساله شكريه دي لماني ندري الشارع لما تصير ريون يا نازل والله خوش قم الريش خوش قم بك منيش تجيني منيش عسل كيف شويه انا بدي قلت تاك فايلك فايل طابق كوبينو ساعات صدق براتو اورو ساعات كوبينو هذا ساعات اور موعد طرحيه وساعات يا زلمه انا اورو ساعات موعد اي باش اقول له ببير من هنا هذا اشتري ببير منه بلا اخر او ده تكونو ده اشتغلوا ببير من هنا وانقول خطايا ها اقول لك ام سيد زارم هدوني بخون بيقو نازم زانا سني بيقو كاك والله من شيء بيمقو بخوا سيد دو زار نعملو ناريا يخو كنا عيمانيا بس كاك ناخوشي نجيان دا يكشتا بيتامريم ناخوشيش اول الدنيا بجنا مال برتور لا سبقات موانين لا ماري ولا ما خوشني جيان دا شنو
الو قاش بو دايري ئەیا ڕۆ چۆن ڕۆیشتی و سەرمات نییە هیچ لەبیر نەکردووە؟ انا هیچ لەبیر نەکرێت توش نەخوا دێشتەشی لەبیر کە بیست ئۆتۆ سویچ ئەو پیلە ئەو مۆبایلەکانم هەمووی نایە چ لەبیر کردی یعنی؟ وەڵا هیچ لەبیر نەکردووە چی ماوە لەبیری کەیت؟ خۆ تەمانی خۆش لەبیر وەڵا خۆشم هاتیمە خۆش لەبیر نەکردی ئەنە بە چ پێ دەکەنی؟ ئەنە هەموو بە چ پێ دەکەنە برایە وەڵا ئەم جارە بۆت پێ ناکەنم دەبێت بگرین بە وەسعەت چ؟ بڕە پانتۆڵ و پێڵاویشن نەبردووە باشە دەی باشە کە باکە دەی بەخێر داوەشەی سیرمان چۆن دەچێ ئیش بەبێ پێڵاو بەبێ پانتۆڵ و ئەم پیاوە مێشکی لای خۆی نەماوە پیر بووە پیر دەی باشە پێلاقەیە بەس پانتۆڕلۆ ڕۆمەی دەبینێ دابا سكاخ ولا بعدين ولا بدي صار ساكن يمكن انقص بيدا كده يعني اقول جنب خرافين والله انا جنب خرافين حتسالكني يمكن سارة لك حق اخويا زار بزدي علاج لنا بزدي كل كبر برا الدكتور ما ناس ماكيني تريم كاك يشتري ما بين استوى علاج من كاك دريت ما تلو اهمالي باخذ اهمالي دريت خدايت تو برا بخوای بزدی کاکا ما خەمخۆری توینە من برادەرێک جگەرەوەی ئیش دەکەیت كو علاج من لك ئەمنیش هەموو جارێک کە شتێکی لەبی دەکەم ئەزای کو عیلاجی خۆم دەکەم نمونە ئەتوو ئەو ژمە ڕۆ چوویەوە هەر شەوەیە یەکسەر چوویەوە مارێ دەزای دەکەی وەرەقەشی دەینی قەڵەمەشی دەینی پێداویستەکانی خۆ دۆست بینێ کە دێ دەوام هەمووی بنووسە نمونە مۆبایل پارە جلچی ئەوەی کەس بینێ لەبە دەکەی سویچت پارە كلاود كرة تسبيحة كرة تسخر كرة حموش جنو هذا شنو هذا سيمس اشياء قالوا حتى كرة حتى عرفتش اودي همو بالنصا لدي ارسل خداني نانوستي با سبينا كو هالدسي ورا خير بيني يكشتي لبيناكي او تبع تليفون دو بريشت لبي كرديا لسه ورا كبرو اشياء قال سي او قداني والله يا ابو خطي زانمية ابو لو فكر لما باش كنت انا دا كاكا او انا دابني او كادي ما خزانه دو بري بير بوي يا بري تو لا بير ده والله يا انا لكم او شاهد من السوق هسه موديم نلا ديما دايره يتم بينا تشوا بقى كاتب بيتم بير بوي انا تشكيله بيد استونيا بحياتي وفينا ولا بقربات ولا بابا وتوا برادر او برادراتي اسمعكم برايتشي هذا سبيلي دعوتي سبيلي كهاتي او اشتغل لك دعوتي من الباشا او سبيلي ما بيبلدي استشكروا ما انتم يا باشا توا Wow. Mobile. Sweets. Target. Janta. Hammu jalu sultan. Janta itu. Banyak lah. طبعا همو منسي چی نووسیت؟ هاوشتك منسي وبالسبيل لبين دكم تلفون لك ابنها سينما تسلا بك بيربو لما باش هيز لبين دكم همو يدرسهم اوش تاني بيستم بيا سبيني همو هذاك القلقل هذاك المدرم وبتلفون لك يا عمرو بيربو سڵاو لەو مێشکت سلام مشكم سلام خي باش سلام مشي توش هەمووی نووسی عمو منسي هيك نبينا بەیانی دەچیە ئیش وەنیە؟ لەبیر نەچێت تەلەفۆنم بۆ بکەیت تلفون دكم هذا درام هيك بلا بين لك اتو بخوت بيربو بۆ خوایە بفڕیت و بیتەوە ئینجا لەبیر ئەکەیت كنت عمو منسي نسيت تسلا بين دكم باش بزانە یەکە بینینەوە ايه واتم دنو او جاب استريخ دان اسمها مش تكا هذا داینێ ايه هذا خذ وابري ايه پیرە پیرە كده بابا لقوا بيت هذا كده او روح او التوابيت ما بينك اليوم وي بابا بابا ليش تكزنات يا بقوش من كم كزاتي او مزبوط يا او ما شيء مزبوط همش تكون سيو بابا كله بينك ما بيربو ما او هم خمس سلمات كم بينهم مش تكنزو تلفون شيلك اللي ها او خم لهم كم اورو درم جارك كم فرمو يكش لبينك اللي ايوه
ئەوە دەگەت بابە ئەوڕۆ زۆستایمە قایش ڕیبار هەموو شتێک لە پاڵتۆ هەم لەبرە بەڵێ ئەلو بەیانت با جا دەکەم بەیانیت باش خێرە دڵت خۆشە ئەدی کوترم خۆشە بۆ چی بووە؟ چم گوت خۆ سەلمان دیان نەکەم هیچ تەشی لەبیر ناکەم دڵنیە هیچ لەبیر نەکردووە؟ کتێدی کۆ ئێستا کەم سەلماندم ئەوڕۆ کە هیچ تەشی لەبیر ناکەم و پیریژنەوەمە ئەوە گەنجە چوومە داوامش کەس هەشتا کەسدا پێش هەمووی چوومە وەڵا چاکت سەلماندووە بە چ پێ دەکەنی هاتوو دەرێ پێت ناخۆشە؟ وەڵا چاکت سەلماندووە هەستە وەرەوە جومعەیە بۆ بەکاتەوە شتە بێنە خواردن لێ دەنێم بۆ خوا هەتا ئەم پیاوە ئاوا بێ من فریە هیچ ئیشێکم ناکەوە دەوام لێ جومعەیە قوردە بە سەری سیروان ئەوە تەشەم بەس بزانم ئەو تەلەفۆنە بۆ هەڵناگرێ یەک دەق ئەو لوکەیشنەکەی ئێرەیە بەس بۆم ڕاوەستە سیروان بخوای من بێزار بووم چی دی کەینی دێ داوام ئەو هەکوو دەبی تحمر هەبی تحمر بە دێم دێمە بەس زای کووە بابڕک مێشک و ساوی وەڵام مێشک مەخدم دەکەم چەند ساڵت وا هەر بە بندەرەی دێم دەکەوی دەی بەس بڕک مێشک و ساوی بەخۆم دێمە داخواست ئابە چی دی ئەمە داکەم قبول ناکەوە داکەم تەلەفۆنم لۆ دەکا بەسە من چی دی ناتانم بێمە دەرێ ئاوخە ئێکچە داخت خەینە خۆ داخت خۆش دەوێت ئەمن خۆش خۆ نابی ئەوە تۆ ئەوە لە برێژ مندانی برێ من دەیا داکرد ئەی داکمە بەس ئەتوش دەبی بێ داوام شتێک بکەیەوە ڕەوە ناک نازم سیوان وشتە ڕاقیان لە چی دێنی بە قوربان شتە نازداری نازدار ئەو شتە جوانانە زانیت پارەشان لێ وەردەگری ڕاستە بەس بۆم ڕاوەستە سیروان بزانم لێرە چی دەکەی وا تەلەفۆن لە من هەڵناگری سیروان ئەفەندی سزانە پلانەکەی بەکاربین هەستا ڕۆقورآانەگەنە دەفوت خۆش خۆش دەدەی عادێ هەستە بزانم بوو بەو پیاوە سیروان خیانە لە من کەی ئەوە کێیە لێرە چی دەکەی هەی نامەردی درۆزن بەخوای نانا یەک چرکەش تۆ بڵێ یەک چرکە یەک دەقە نییە هەی درۆزن هەی نامەرد خیانە لە من دەکەی هەی بوویە بێ کوڕە یەک چرکەش نییە دەمێ نانا دەمێکەی دەزانم خیانەتم لێ دەکەی لە مێژە لە دووتم لوکەیشنیان بۆچی دانەوە دوو بۆ دوو کاتیاوە بۆ ئەوەی خیانەتکاری تیکتۆکی گەلە خۆش فول ئەکتیڤ دەبی فول نییە ئەوڕۆ تەلاقی خۆم وەردەگرم دەبێ هەموو زێڕەکەم کە لێت فرۆشتم هەمووی با بکڕیەوە مقدمە ئاخری هەمووی لێ وەردەگرم بەخوا تا ئاخر فرد خیانە لە من دەکەی لە کەیەکەوە بووی بەو پیاوە سیروانێم تۆ بووی بەو پیاوە خیانە لە من بکەی کوڕە حەقی خۆم نییە شتیوانی یەک دەقەیە ئەوەی لەبوور نەکەم جانەکەم برازم بەخێر بێت زانە باسی بەخێر جانەکەم بگورە تا چوومە دوو ئاوامی نهاندە تاخیر بوو مادا ئەوەی لەبوردن دەکەم برازم بەخێر بێت سەد چاوم ئەوە چی وەرایە ئەوە خێزانی تۆیە؟ ئەوە خێزانمە ئەدینە نازەزانی ئەوە خێزانمە ئەوە لەگە کاک سیروانی دانیشت بنێ زەمن چوم ئاوامینە وەڵا ئاگادار نەبووم ڕۆبی پیرۆستان بێ سەلامەت بی ئەوجا کورە براژن ئەی هاوارەوە چت لە سیروانی کردێن نوشتەی لێ دەکەی جادووی لێ دەکەی ئەوەندا توی خۆش دەوێت ئەوەندە باست دەکە ئەوەندە مەحقت دەکا سیروان منی خۆش دەوێت؟ کورە دەرە با بچینە سەفرەی دەرێم بەبێ خێزانم نایم دەرە بچینە تووشیا دەرە بەبێ خێزانم نایم ئەو چت لێ کردە زۆری خۆش دەوێت سیروان جانەکە بایمە بڕێن بە یارمەتیتان ئێمە دەڕۆن کاک سیروان یعنی بڵێ سیروان ئەوەندە منی خۆش بوێ دائما دەڕۆی سیروان كل زانە كل هي دەست خۆش بێ ئەرێ وەڵڵا كل زۆر ممنونتم هەتا من لەوەی ڕزگار نانە برادر شت ناخوا بەخوای دەبی داوەتم کەی لە ڕاقی ترنجێ بەخۆشم دەزانین شوێن دەرێگەنا خوازایی کەسفت دەکەم وعد بالله ما خسرين شوين دعوة التخميس خمنا بعادي وعد والله تا قربان قوربان سەلامەت خواتان لەگەر ئەوە حیان بهانە و عالمی هەتا کەینی ئەوە حیان دەبەی ڕسیدی من دەینی خوارە ڕستی من کردە سەفەر ببوورە سیروان بەخوا نەمزانی نەمزانی مەمزانی نییە دەتێ ئەوە حیان بێنەوە عالەمە ها
ناکەمەوە شخصیاتی من نهێشتا من دەبێت ئەمە سوک کردی ها قەت دووبارەی ناکەمەوە شتی وا ڕوو ناداتەوە بە پێشکۆ یەکسەر لۆماری بابێت حتا یەک ماش کەش نایە بە پێشکۆ دەی بەری دوو بلێزانە هێشتا دێتەوە برۆ ئەزارەش قوتارمان کردی خوا خێرمان بنووسێرەوە بەرنامەی میگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری بەرنامەی میگ ببینە خەم لە بیرکە بە یەکجاری کە بەرنامەی میگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە بەرنامەی میگ ببینە خۆشی و خەندە و پێکەنینە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە باسی کێشەی کۆمەڵگایە گریان و خەندەی تێدایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە خەند و ئامۆژگاری لایە باسی دەکەین لە گشتایە